پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لەبێت خۆشەویستان. قورئانی پیرۆز کتێبێکی گەورەیە کە 1400 ساڵ لەمەوبەر چەندین ڕاستی بۆ باس کردین. لەگەڵ تێپەڕبوونی کاتدا و لەگەڵ پەرەسەندنی تەکنەلۆژیادا دەستکرا بە ئاشکراکردنی چەندین ڕاستی کە قورئان پێشوەخت پێیوتین. دەتوانین درک بە گەورەی دروستکەرمان بکەین کاتێک بیر لەم دۆزینەوانە دەکەینەوە کە ئاماژەن بۆ بوونی خودای گەورە. لەم ڤیدیۆیەدا بەڵگە بۆ ئەو کەسانە دەهێنینەوە کە بانگەشی ئەوە دەکەن کە گەردوون لە خۆیەوە دروست بووە و بە نمونەی زۆر سادە. بەو پێی هەموو ئاەتێکی قورئان موعجیزەیە ناتوانرێت لە یەک کاتدا لە هەمویان تێبگەین، بەڵام هەندێکیان زۆر ڕوونن و خودای گەورە لە ئاەتی 3 و 4 سوورەتی ئەلقیامەدا دەفەرموێت: ئایا ئینسان وا دەزانێ هەرگیز ئێسکەکانی کۆناکەینەوە؟ بەڵێ لەوە زیاتریش دەکەین و توانامان هەیە کە نەخشە وردەکاری سەر پەنجەکانیان بەدی بهێنینەوە. موعجیزەی زانستی پەنجەمۆری مرۆڤ لە سەردەمی پێغەمبەر درودی خودای لەسەر بێت. لەو کاتەدا زانست نەگەیشت بۆیە حەقیقەتی پەنجەمۆر و گرنگیەکەی، بەڵام لە قورئانی پیرۆزدا باسی لێوە کراوە. بەڵام لە کۆتاییەکانی سەدەی 19دا و دوای ئەنجامدانی توێژینەوەی بەرفراوان لەسەر ژمارەیەکی زۆر لە مرۆڤەکان، کەسێک بە ناوی بێن گەینسن جیاوازی لە هێڵەکانی سەر پەنجەی هەموو مرۆڤەکانی زەوی دۆزیەوە. لە ڕاستیدا ئەم شتە تازە نییە لە ئیسلامدا، چونکە هەر لە یەکەم ڕۆژی دروستبوونی مرۆڤایەتیەوە بوونی هەیە و قورئانی پیرۆز زۆر زووتر ئاگادارمانی کردبوویەوە لەم باسە. بەڵام تەنها لەم دواییانەدا دەرکەوت کە تا ساڵی 1856 مرۆڤەکان ئاگاداری تایبەتمەندی گرنگی پەنجەکان نەبوون. سەری پەنجە کە بە پەنجەمۆر ناسراوە ناسنامەیەکی کەسیە بۆ هەر تاکێک. پەنجەمۆری خوشک و براکانی دوانە جیاوازە بە زۆرێک کە پەنجەمۆرەکە ناتوانرێت دەستکاری بکرێت یان فری و بدرێت. هەر کە بەدەست دەستمان لە هەر شتێکدا پەنجەمۆرەکانمان چاپ دەکرێت. لە ئێستادا زۆرێک لە تاوان باران دەتوانرێت بەم شێوەیە دەستنیشان بکرێن، تەنانەت ئەگەر پێسی سەر پەنجەکانیشمان بسووتێت یاخود پیر ببین، یان تەنانەت ئەگەر جەستەمان شێوەی بگۆڕێت. پەنجەمۆر تاکە شووناسە کە ناگۆڕێت و وەکو خۆی دەمێنێتەوە. ئەگەر وێنە کێشێکی لێ هاتوو بوویت و ڕووبەرێکت پێدرا کە لە 1 سانتیمەتر 4 گۆشە زیاتر نەبێت و داوات لێکرا کە ئەم ناوچە سنووردارە بەکاربهێنی بۆ کێشانی ملیارەها دیزاین کە لە یەکتر نەچن، ئایا دەتوانیت ئەو کارە بکەیت؟ بێگومان نەخێر، بەڵام بنیادنەری مرۆڤەکان ئەو کارەی کردووە. خودای گەورە بە گەورەی و هێزی خۆی مامەڵی لەگەڵ بابەتی ناوجەستەماندا کردووە. ڕەنگە نوکی سەری پەنجەکان لە کاتی دابەزینی قورئاندا وردەکاریەکی زۆر بایەغدار نەبوو بێت، چونکە لەو کاتەدا خەڵک لەبارەیەوە هیچی نەدەزانی. قورئان لە ڕێگەی ئاەتی شەریفەوە پێمان دەڵێت کە خوددا هیچ خاڵێکی لە ئێمەی مرۆڤ بە بێهودە دروست نەکردووە و هەر بەشێکی جەستەی ئێمە تایبەتمەندە بە چەندین وردەکاری تا دوورترین ئاست. لە نیشانە سەرەکیەکانی ئەم ئاەتە وردە تایبەتمەندی نیشانەکانی سەرنووکی پەنجەکانمانن. شرۆڤەکارە سەرەتایەکان سەریان لێ شێوا بوو لە تێگەیشتن لە ویستی خودای گەورە لەم ئاەتانەدا. هەندێکیان باسییان لەوە کردووە کە مەبەستی لە نیعمەتی ئێسک و نینۆکە بچووکەکانە و خودای گەورە توانای گەڕاندنەوەی ئەم ئێسک و نینۆکە بچووکانەی هەیە وەک چۆن بوو لە پێشووتردا و ئاوازدانانیان ڕێک بخات تا یەکسان دەبن. خودای گەورە توانای دووبارەکردنەوەی هەموو شتێکی هەیە کە لەوانیش گەورەترن، بۆیە نوکی پەنجە شتێکی ئاسایی نییە، بەڵکو زیاتر موعجیزەیەکی زانستیە لە خۆیدا. خوددا باسی ئەم شتانەی بۆ کردین لە کاتێکدا کە ئێمە هیچمان لەبارەیەوە نەدەزانی. خودای گەورە لە قورئاندا دەفەرموێت: ئێمە ئاسمانمان بە دەستی قودرەتی خۆمان دروست کرد و بەردەوامیش گەورەی دەکەین و فراوانی دەکەین. لێرەدا خودای گەورە باز لە بابەتی فراوانکردنی گەردوون دەکا.
فراوانبوونی گردوون ڕاستیەکە کە زانستی مۆدێرن دانیان پێداناوە. یەکێک لەو موعجیزانەی کە لە قورئاندا ئاماژەی پێکراوە دروستکردنی گردوونە لە سەردەمێکدا کە هێشتا زانستی فەلەکناسی گەشەی نەکردبوو و لە قورئاندا بەڕوونی باسی لێوە کراوە. لە سوورەتی ئەڕەحماندا خودای گەورە دەفەرموێت ئاوی دوو دەریای بەڕەڵا کردووە و بەیەکی گەیاندووە و تێکەڵیش نابن، چونکە لە نێوانیاندا بربەستێک هەیە ناهێڵێت تێکەڵ ببن. جا ئیتر گرۆی ئادەمی زاد و جن بە کام لە ناز و نیعمەتەکانی پەروەردگار بڕوان ناکەن و کامەی پەسەند ناکەن. بەڵێ دیسانۆ قورئان پێمان دەڵێ کە دوو زەریا هەن هەرگیز تێکەڵی یەکدی نابن. قورئان پێش زیاتر لە 1440 ساڵ ئەم زانیاریانەی پێمان داوە، بەڵام زانایان ئەم شتیان لە کاتێکی زۆر دواتردا دۆزیەوە. ئەوانش بریتین لە زەریای ئەتلەسی و دەریای سپی ناوەڕاست کە لەلایەن زەریاوانێکی فەڕەنسی دۆزرایەوە لە سەدەی 20م کە ئەم دوو دەریایە تێکەڵی یەکدی نابن، ئەویش بەهۆی ڕێژەی خوێیەکانیان و جیاوازی چڕیەکانیانەوە، وەکو ئەوەی پەردەی ئاو لە نێوانی هەردوو دەریاکەدا هەبێت و نمونەیەکی تر لە کەنداوەکاندا دەبینین کە سەرچاوی ئاوی شیرن دەڕژێتە ناو دەریاوە. ئەگەر ئاوی شیرن و خوێ تێکەڵ بەیەک بن ئەوە دەبێتە هۆی مردنی نزیکەی هەموو بوونەوەرە دەریایەکان، وەک لە قورئاندا هاتووە خودای گەورە دەفەرموێت هەر ئەو زاتەیە کە ئاوی دوو دەریایان دوو ڕووبار لە پاڵ یەکدا وەک خۆیان دەهێڵێتەوە و تێکەڵ نابن، چونکە چڕیان جیاوازە. ئەمەیان شیرین و خۆش و سازگارە، ئەوەی تریان تفت و تاڵە. لە نێوانیاندا بربەست و کۆسپی فەراهەم هێناوە و ناهێڵێت تێکەڵ ببن. معجزەیەکی تر مردنی فیرعەونە. تەرمی فیرعەون یەکێکە لە نیشانەکانی بوونی خودای گەورە. خودای گەورە تەرمەکەی دەپارێزێت تا ببێتە بەڵگا بۆ هەموو جیهان، معجزەیەک کە تا ڕۆژی قیامەت بۆ مرۆڤەکان دەمێنێتەوە. خودای گەورە فەرمووی ئەوسانەوەی ئیسرائیلمان بە دەریادا پەڕاندەوە. فیرعەون و سەربازانی بۆستەم و دەستدرێژی شوێنیان کەوتن تا ئەو کاتەی کە ئاوەکە چووەوە باری ئاسایی خۆی. فیرعەون خەریک بوو دەخنکە. لەو کاتە داوتی وا ئیتر باوەڕم هێنا بەوەی کە هیچ خودایەک نییە جگە لەو خودایی کەنەوەی ئیسرائیل باوەڕیان پێهێناوە و من ئیتر لە موسڵمانان و ملکەچانم. ئەوسا پێی وترا ئایا ئێستا باوەڕ دەهێنیت لە کاتێکدا بەڕاستی پێشتر یاخی بوویت و لە ڕیزی ئەوانەدا بووی کە تۆوی خراپەیان دەچان. ئەمڕۆ لاشەی تۆ ڕزگار دەکەین تا ببێتە موعجیزە و پند و ئامۆژگاری بۆ ئەوانەی کە دوای تۆ دێن. دیارە خودای گەورە پاراستوێتی لەوەی کە ماسی بیخوات. شەپۆلەکانی دەریا تەرمەکەی گەیاندە کەنار تا ئەو خەڵکەی کە فیرعەونیان بەخوای خۆیان دەزانی بە چاوی خۆیان ببینن کە فیرعەون ئادەمی زادێکە وەک ئەو خەڵکە و ببێتە پند بۆ هەموو پاشا و زۆردارەکانی سەرزەوی کە ئەوە سەر ئەنجامی مسۆگەری هەمویانە. بەڵام بەڕاستی زۆربەی خەڵکی لە ئاەت و معجیزەکانی ئێمە غافڵ و بێئاگان. بەڵێ تەرمی فیرعەون دوای 3000 ساڵ لە سەدەی 20مدا لەلایەن شوێنەوار-ناسەکانەوە بە تەواوی وەکو خۆی دۆزرایەوە و ئێستا لە مۆزەخانەیەکی بەناوبانگی بەریتانی نمایش کراوە. وشەی ڕۆژ لە قورئاندا 365 جار هاتووە. وەکو دەزانن 365 ڕۆژی دەوێت تا زەوی بە دەوری خۆردا بسوڕێتەوە. زۆر گرنگە لە قورئاندا کە 365 جار وشەی ڕۆژ ئاماژەی پێکراوە، چونکە ئەمە زانیاریمان پێدەبەخشێت دەربارەی خولگەی زەوی بۆ چەندین سەدا. بە کورتی سووڕی فەلەکی 365 ڕوون کراوەتەوە کە لە نێوان زەوی و خۆردا هەیە و بەڕوونی بۆ ئێمە باس کراوە لە قورئانی پیرۆزدا. و معجیزەیەکی تریش لە وێنەی مانگدا هاتووە. لەم وێنەیەدا ڕێژەی درێژی پیتەکانی نێوان مانگ و زەوی ئاماژەیە بۆ مەودەی نێوان مانگ و زەوی لە بۆشای ئاسماندا. وشەی زەوی تەنیا یەکجار لە سوورەتی قەمەردا هاتووە، وەکوی پیتەکانی نێوان وشەی مانگ و وشەی زەوی 333 پیتە و وشەی مانگ بە تەواوەتی 111 جار لە نێوانیاندا ئاماژەی پێکراوە و بەگشتی 111 مانگ دووری لە نێوان زەوی و مانگدا هەیە. مەودای نێوانیان بەگشتی 111 جار تیرەی مانگە. ئەمە یەکێکە لە معجیزەکانی دروستکەری گەورە. دەتوانیت ئەم زانیاریانە ببینیت لە کاتی پشکنینی نەخشەی بۆشای ئاسماندا و هەروەها دەتوانیت ئەم زانیاریانە لە زۆربەی کتێبە بنەڕەتیەکانی فەلەکناسیدا بدۆزیتەوە. لەو کاتێک کە قورئان دابەزیوە هیچ شتێک لەبارەی بۆشایی ئاسمان و تیرەی مانگەوە نەزانرابوو، چونکە ئەوەی ئێستا بە فەلەکناسی ناسراوە لەو کاتەدا بوونی نەبووە
و سەرڕای ئەوەش ئەم هەموو زانیاریانەی تێدا باس کراوە و لەم ڕوانگەیەوە ئەو زانیاریانەی کە وەرگیراون گرنگیەکی زۆری هەیە. هەروەها لە قورئاندا سوورەتێک هەیە بە ناوی قەمەرەوە کە بە واتای مانگ دێت بە زمانی عەرەبی و وشەی زەوی تەنها یەک جار لەم سوورەتەدا هاتووە، بۆیە ئەم دۆزینەوە گرنگە بەڕێکەوت ڕووی نەداوە بەڵکو موعجیزەیەکی گرنگی قورئانیە. ئاسن یەکێکی ترە لە توخمەکان کە لە قورئانی پیرۆزدا سەرنجد ڕادەکێشێ. لە قورئاندا لە سوورەتی ئەلحەدیددا بەم شێوەیە ئاماژەی پێکراوە: سوێن بە خودا ئێمە پێغەمبەرەکانمان ڕەوانە کردووە هاوڕێ لەگەڵ بەڵگە و نیشانە و موعجیزەی ڕوون و ئاشکرادا و کتێبە ئاسمانیەکانیشمان هێنایە خوارەوە کە لەگەڵ ئەو پێغەمبەرانەدا بێت. تەرازوو و پێوەری شەرعی و دادپەروەرانەمان بۆ ڕوون کردوونەتەوە تا خەڵکی بە عەدالەت و دادپەروەری ڕەفتار بکەن. هەروەها ئاسنیشمان دروست کردووە کە مادەیەکی سەخت و ڕەقە و سوودبەخشیشە بۆ خەڵکی تا ئەوەی خودا دەیزانێت لە جیهانی واقعیشدا دەربکەوێت کە کێ پشتگیر و لایەنگیری خوا و پێغەمبەرەکانێتی لە کاتێکدا کە ئەو زاتە پەنهانە، چونکە بەڕاستی خودا بەهێز و باڵا دەستە. ئەو زانایانی لە پەیمانگای ئاسن بە دوای موعجیزەی ژمارەیەکاندا دەگەڕان ڕێکەوتنی ژمارەی گەورەیان دۆزیەوە لەسەر ئەوەی کە لە سوورەتی حەدیددا باس کراوە و لەو کێشەی کە ئەتۆمەکە لەسەری بنیاد نراوە. دەیان گوت ئاسن ژمارەیەک ئەتۆمی هەیە و لەگەڵیدا 5 کێشی ئەتۆمی هەیە. هەروەها ئەو کێشی ئەتۆمە 57 ئەتۆمە. کێشی ئەتۆمێک 57ە و ژمارەی ئاسن لە قورئاندا 57ە و ژمارەی ئەتۆمی ژمارەی ئاەتە ئاسنێکە لە سوورەتەکەدا 26ە کاتێک کە بە ئاەتی بەسمەلە حیساب دەکرێت. ئەمە بەڕێکەوت نەبوو کە ژماری وێنەکە کۆ ببێتەوە، کەواتە کێشی ئەتۆمی ژمارەی ئاەتە ئاسنەکە بوو و ژمارەی ئەتۆمی موعجیزەکانی تری قورئان دەبوو. وەک دەبینین خودای گەورە لە غیابی زانست و تەکنەلۆژیادا ئاماژەی بە چەندین موعجیزە کردووە. ڕەنگە خەڵک لەو کاتەدا نەیانتوانی بێت لێی تێبگەن، بەڵام خەڵکی لە کاتی دابەزینی قورئاندا نەیان دەتوانی باسی ئەو شتانە بکەن چونکە لەو کاتەدا نەیان دەزانی، بەڵام سەرڕای ئەوەش باوەڕیان پێی هەبوو. ئێستا بەداخەوە زانست زۆر شتی ئاشکرا کردووە، بەڵام زۆر کەس هەن باوەڕیان پێناکە. داواکارین خودای گەورە ڕووناکیەکمان پێ ببەخشێت کە ڕێنماییمان بکا بۆ ڕێگاکەی خۆی. ئەمەش بەشێکی کەمی ئەو بەڵگە و موعجیزانە بوو کە لە قورئاندا هاتووە. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەمان. هیوادارم ڤیدۆکەتان بەدڵ بوو بێت. ئەگەر ڤیدۆکەمانتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان کەن و زەنگۆڵی تەنیشی سبسکرایبەکەش چالاک بکەن. و لە بیرشتان نەچێت ئەگەر هەر ڕخنە و پێشنیارێکتان بۆ کەناڵەکەی ئێمە هەیە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن. و دووبارە و سێبارە سوپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدۆکەم بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشاو و خراپەکان سانسۆر کراوە. لەمۆ بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.